میوانێکم هەیە ئەنوار موسەوی ڕۆژنامەنووس و شارەزای سیاسی لە بەغداوە میوانمە. بەڕێز ئەنوار ئەم کاتت باش جیا لەو راپۆرتی کە ئێسا خستمانە ڕوو ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور لە ساڵی 2025 راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردوێتەوە و عێراق لە پلەی 155مینی جیهان داناوە لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەریەوە. پێت وایە عێراق بۆچی بەم حاڵەتە گەیشتووە؟ نعم الحقيقة لراستيدا عراق یەکێکە لە مەترسیدارترین وڵاتان بۆ ڕۆژنامەنووسان و لەو لیستەدا نزیکەی 449 ڕۆژنامەنووس کوژراون لە 20 ساڵی ڕابردوودا وێڕای دەرکردنی یاسای 28 بۆ ساڵی 2011 سەبارەت بە پاراستنی ڕۆژنامەنووسان و پێناسەکردنی کاری ڕۆژنامەنووسان و پاراستنی مافی ڕۆژنامەنووسان و دەستگیر نەکردنیان بەهۆی ئەوەی کە ڕایەک دەردەبڕێت مەگەر لە دادگا بڕیاری دەستگیرکردنی بۆ دەربچێت. بەڵام سەرڕای ئەمانە بەشێک لە کوتلە و پارتە سیاسیەکان تەنانەت ڕش بوون لەسەرەوەی ڕۆژنامەنووس کەسێکە دژیانە ڕۆژنامەنووس کاری سروشتی خۆی دەکات، ئەویش ئاشکراکردنی هەڵەکان و ئاشکراکردنی ڕاستیەکانە یان باسکردنی ئەو ژمارانەیە کە نەگونجاوە. تەنانەت بەشێک لەو زانیاریانە هەر لای هاوڵاتی ئاسایی زانراوە و سیاست مەداران پێیان وایە ئەمە دژیوان هەڵسوکەوت دەکەن. بۆیە لەو ئاستە خراپەدا بوونە وەکو خەباتێکی نرێنی سیر دەکرێن لە دەسەڵات کاری ڕۆژنامەنووسان لەلایەن مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسان بە کارێکی ئەستەم دەبینن، چونکە بە چەک وەڵامیان دەدەنەوە ڕوبەڕوویان دەبنەوە، تەنانەت لیان دەکوژن. بۆی لە بڕواایەدا نەگەیشتن بەو ئاستە لە ڕێکوپێکی کە ئێستاش سەردەمی ئازادیە. ئێستا ئازادیەکی تەواو بۆ هاوڵاتی هەیە، تەنانەت دەبێت بۆ ڕۆژنامەنووسی شەبێت بە گوێرەی ئەو یاسایی بۆی دەرکراوە دەبێت پارێزناو بێت، نەک لێ پرسیینەوەی لەگەڵ بکرێت لەبەرەوەی ڕای خۆی دەردەبڕێت. تەنانەت ئەگەر بە شێوەیەکی ناڕاستەوە خۆش بێت ناوی کەسێک بهێنێت لێ پرسیینەوەی لەگەڵ دەکرێت. بەڵام وێڕای ئەمانە چەندین ڕۆژنامەنووس کوژراون بەهۆی ڕادەربڕینێکی زۆر سادە یان بەهۆی بڕیارێکی زۆر ڕون و ئاشکرا ڕۆژنامەنووس لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە گواستراوەتەوە لە نێو کاری خۆی لە دەستگایەکی ڕاگەاندن دوور خراوەتەوە، واتە کارێکی پیشەیی کردووە بەبێ هیچ مەبەستێک، زۆریش بێسەر و شوێن بوونە و کوژراون. باشە بەپێی ئەو راپۆرتەی کۆمەڵی بەرگری لە ئازادی ڕۆژنامەگەری کە بۆ ساڵی 2025 بڵاوی کردوێتەوە، ینی عێراق تۆمەتبارەکە بەوەی کە ینی هەوڵێکی چڕ و پڕی تەرخان کردو بۆ چاودێریکردنی میدیا و ڕۆژنامەنووسان، هەروەها دامەزراوەکانی دەوڵەتی وەک ئامرازێک بۆ فشار و زۆرداری بەکارهێناوە. ئەمە سەر ڕای بەردەوام بوون لەسەر سکاڵا یاساییەکان دژی ڕۆژنامەنووسان بە پێی یاساگەلێکە لە سەردەمی دیکتاتۆریەوە ماونەتەوە. نعم الحقيقة لراستيدا هەومان دەبینین ئەو یاسایانەی کە هەیە کە ڕۆژنامەنووسان دەپارێزێت بۆ هەموو هەڵومەرجێک دروستکراوە. بەڵام کاتێک گەیشتە دەسەڵات سوپرایز بوو، چونکە هەندێک نازانێت
بۆ بڕیارەکانی چۆن لە دژی دەوەستنەوە بۆم شێوەیە دژمنکارانە مامەڵە دەکات هەموو ئەو کەسانانە کە لە دژی ئازادی ڕادەربڕینن 1.6 دەرببڕدرێ دەچن دەیان کوژن ئەم هەڵانە لە عێراق ماوە هاوسەنگ نییە لەگەڵ کاری ئازادانە و ئەو کارانەی لە جیان هەیە سیرکەم بەشێک لە مادەکانی نێو یاسا تا ڕادەیەک مەتاتیە یاری پێ دەکرێت ئەم پێشێلکاری نییە لە بە یاسا بۆیە یاسا دەبێت دەستنیشانی بکە کە ڕۆژنامەنووس دەستگیر نەکرێ مەگەر بڕیاری دادگا بێ و نابێت لێ پرسیینەوەی لەگەڵ بکرێ تەنیا ئەو کاتەی کا سندیکای ڕۆژنامەنووسان ئاگادارن باشە سەرڕایەمانە دەستگا ئەمنیەکان و هەنێ لە گروپەکان بەردەوامن لەسەر شێوازە پۆلیسیەکان دژی ڕۆژنامەنووسان وەک دەست بە سەراگرتنی کەلوپەلەکانیان دەستگیرکردنیان ئەشکەنجەدانیان تونوتیژی بەرامبەریان بۆچی تا ئێستا ڕۆژنامەنووسان خۆیان لە نێو خۆیاندا نەیانتوانیوە بەڵێ بێسەر و شوێن بوونی ڕۆژنامەنووسان بڵێ بێسەر بۆچی تا ئێستا نەیانتوانیوانێ گروپێ لە ڕۆژنامەنووسان یان ڕۆژنامەنووسان بێگرتووی ڕوبەڕووی بەڵێ بەشێک لە یاساکان اختطاف الصحفي ومن ثم بعد فترة بلى نعم دەڕاستیدا بەشێک لە یاساکان سەختە جێبەجێ بکرێن چکە بێسەر و شوێن بوون و ڕووفانی ڕۆژنامەنووس و تۆمەتبارکردنی لایەنێک بەو کارە و دواتر کە ئەشکەجەند دەدرێت و تەرمەکەی دەدۆزرێتەوە لە شوێنێک ئەمانە زۆر بڕون و ئاشکرا بەرجەستە دەکرێن کە بابەتی دیکە پێوەی پێیوەستن یاخود بابەتی کێشەی تیرەی و هۆزیە یان بابەتی تایبەتمەندی و کەسێکی دیاری کراوە بەڵام زۆر ڕون و ئاشکرایە ڕۆژنامەنووس ئەرکی خۆی هەیە ڕخنەی گرتووە بە زمانێکی نووسینی راپۆرت و باسکردنی ڕاستیەکان کە ئاشکرای کردووە لەسەر ئەم شتانە بۆ کوژراوە باش کەواتە ئەکرێ بڵین ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە عێراق ئاکرێت هەمە چەشتن هەم لەلایەن حکوومەتەوە هەم گروپەکانەوە هەم زۆر جار لەلایەن تاکە کەسیەوە ڕۆژنامەنووس وای لێ هاتووە لەلایەن هاوڵاتێکی ئاساییشەوە هەنێ جار لەسەر شەقامەکان پەلامە دەدرێت بۆچی ڕۆژنامەنووس بەم شێوازە تەماشاکرێت لە عێراق بڵێ ئەو چارەسەر ڕێشە کێشەیە ئەوەیە یاساکە دەبێت ڕوون و ئاشکرا بێت ڕۆژنامەنووس نابێت دەستگیر بکرێن مەگەر دامەزراوەکە یاخود سندیکا زانیاری پێ بدرێت بانگهێش بکرێت و یان دەستگیر بکرێت بە گوێرەی ئەو راپۆرتەی کە لەسەری دەرکراوە یاخود ئەو زانیاریانی کە ئاشکرای کردووە بەڵام ئێستا کاتێک کەسێک دەڕفێنرێت یاخود دەکوژرێت هەموو دەڵێن کەسێکی نەناسراوە و کارێک کردووە لایەنێکی نەناسراوە و کارێک کردووە شکست خواردوو دەمن لەوەی لایەنێکی دوژمنکار یاخود لایەنێک بەهۆی کێشەی عشایریەوە ئاشکرای بکەن کێ بووە یاخود لەوانەیە لەسەر کێشەیەکی تایبەت نێوان خۆیان بێ کوشتوێتی بۆیە لە کۆتاییدا هەمووی بێهودەیە و یاساژ وەکو گوتم بە زمانێکی مەتاتی نووسراوە واتە لە وردەکاریەکان هیچ شتێک دەستنیشان نەکراوە بەتەواوی واتە لێرە یاساش پێشێل نەکراوە بۆیە پێویستی بەوەیە یاسای ڕۆژنامەنووس لە یاسای ڕۆژنامەنووس باش لە ڕفاندن و دەستگیرکردنی بکرێت و زۆر بە وردیەوە باز بکات و ئەگەر ئەم یاسای بەم شێوەیە بە ڕۆژنامەنووس نەدەکوژرا نەدەڕفێنرا لەوانەیە بەشێک لەو ڕۆژنامەنووسانە تا ئێستاش لە بڵاوکردنی هەواڵەکان بەردەوام بان بۆیە دەبێت باز لە بەشێک لە قارەمانەکانی ڕۆژنامەگەری بکەین چونکە ئەمانە ئەم ڕۆژنامەنووسانە هەمیشە ڕوبەڕووی مەترسی دەبنەوە و ڕاستیەکان ئاشکرا دەکەن ئێمە ئێستا لەو قۆناغە پێویستمان بەوەیە دیموکراسیەت زیاتر بێ دیموکراسیانەتر بین هێزێکی زیاتر هەبێ ئەویش لە ڕێگەی ڕێزگرتن لە یاسای ڕۆژنامەنووسی بوونی ئەو یاسایە بەبێ ئەو یاسایە دەڕۆینە قۆناغێکی دیکە ئەویش عێراق مەترسیدارترین شوێنە بۆ ڕۆژنامەنووسان باش
بەڕێز ئەنوار موسەوی ڕۆژنامەنووس و شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ بەڕێز.